و ئینسانە بێ لە کڕین و فرۆشتنەکانیە لێبوردەیی هەبێ، ڕق نەبێ لە معاملەیە. تۆ دوو دوکانە چی؟ ئەم دوکانەیان معاملەی زۆر ناخۆشە، ئەم دوکانەشیان معاملەی زۆر خۆشە، ئەمەیان کە معاملەی ناخۆشە بە سەواکردنی شتێ خێرایتە دەرەوە. واللهی لە هەفتەی پێشوو من خۆم چوون بۆ دوکانە لە سلێمانی، داوای شتێکم کرد، یعنی کابرا ئەوەنە بە ڕقی و بە ناشرینی جوابیامەوە، طبعاً هەر سەیری نەکردم، زۆر ناشرین بوو، یعنی سیفەتەکەی. منیش یەکسەر هاتمە دەرەوە، قەدەری خوا چوومە دوکانەکەی پاڵ ئەو، واللهی ئەو نەشیرین بوو، یعنی حەستەکەم بوو دوکانەکەی لێ بکڕی. سەیری چەند فەرقیە، یعنی چەند جوانە ئینسان لەگەڵ مشتریەکەیە بە نەرمونیانی و بە جوانی و بە ڕەحم و بە سۆز بجوڵێتەوە، بە بەخێراتنی جوان. بۆیە فەرموویەتی ڕەحیم الله رەجولا سەمحا ئیذا باع، ڕەحمەتی خوا لە پیاوێ کە لێبوردەیی و نەرمونیان و جوان کارە کاتێک ئەفرۆشێ، وسەمحا ئیذا اشترا، وەکە ئەکڕێ تۆش بە هەمان شێوە، یعنی بە مامەڵەی جوان و بە نەرمونیانی.